سلام وقت بخیر. بخیر هاتن. ممنون. سپاس. ناوی جنابت؟ كردستان. کوردستان خات. رسول رسول کاک رسول. هەر لێرە دانیشن لە هەولێر؟ نخير بۆ میوانی هاتوینە کوردستان یاخوا بەخێر بن. ممنون. شوێنێکەوە هاتون؟ لە تاران ڕاتوین وەلی بەخۆمان خەڵکی لە مابادین تارانەوە هاتوون یاخوا بەخێر بن سەر چاوەکانم. ئێرە چۆن ئەبینن کەش و هەوای هەولێر فامیلی مۆڵ؟ فامیلی مۆڵ وەڵا قەرەباڵغ و خۆشە. ئەوەڵی مارە هاتوون کولەن بۆ هەولێر شارێکی بەڵێ ئەوەڵی مارێک هەردووکمان یەکەم جارە هاتوین بۆ هەولێر و هاتوین کە بین هەولێری ببینین و جێگا خۆشەکانی و شارێکی خۆشە خاوێنە. ئەم چونگە بەغدا چووم وەلی بەغدا ئەگەرچی شارێکی تەپتۆزاویە کەمێک خۆش نیە وەلی هەولێر خاوێن و خۆش و دیمەنێکی جوانی هەیە. فامیلی مۆڵ هەولێر چۆن ئەبینی؟ وڵی زۆر جوانە زۆر شارێکی زۆر مڕەتەب و تەمیزە ڕوو بە پیشڕەفتە. تۆش لەگەڵ هاوسەرەکەت یەکەم جار هاتون بۆ ئێرە؟ بەڵێ یەکجار ئەوڵ جارمە هاتوون. ئیشەڵا خیر جاریشتان نابێت. ئیشەڵا نا ئیشەڵا هەموو ساڵێک خسمەت بێدێمەوە. ئیشەڵا بەخێر بن یاخوا. تەحملی خەڵکی هەولێر چۆن ئەبینن؟ خەڵکێکی شاد و سەرزیندوی هەیە واقعان خەڵکێکی شادی هەیە زیندگیکی خۆش هەیە دیارە ئێرە ڕوو بە پیشڕەفتە. پیشەی جەنابەت چییە؟ ئەمن لە کاری تەدوینی دەم تازە دەستم پێکرد لە کاری تەدوینی. ئەمن وێنەگرم. ئەی زۆر باشە. یعنی لەناو بواری ڕاگەاندن لەناوی علامە ئیش ئەەکەی. چاو زۆر باشە زۆر بەخێر بن. شتێکی خۆشم پێشکەش ناکەن پێش ئەوی پرسیارتان لێ بکەم. ئێوە لە شوێنەوەکەوە هاتوون پڕی دەنگ خۆشە ینی هەرام هەمووی دەنگی خۆشە. نوکتەیەک بێ بەسەر هاتێک بێ شتێک بۆم بگەڕنەوە کامتان ئادەیڵە شتێکم پێشکەشکەنەوە بەدەست بەتاڵی من بەڕێ مەکەن هاتمان بەسەر چاو سەر هاتێکی بەسەر هات بێ گۆرانی بێ گۆرانی کە دەنگما خۆش نییە نا ئەسڵان دەنگما خۆش نییە سەر هات بەسەر هات هاتن بۆ خودی هەولێر ئەمە کە دەمانهێزرێن بۆ هەولێر خێزانەکەم دەتوان بڵم هەفتەیەک بوو نەیتوانین بخەوێ لە خۆشیە؟ لە خۆشیان کە قەرار شتدا بوو ئەو شەوەش کە قرار بوو پەروازی هەبێ بە فڕۆکە بێت بۆ هەولێر ئەو شەوەی تابانی هەرجار نەجش هەڵدەستان درەنگمان نەبێ وڵان نەبێ کولەن زۆقی زۆر بوو بۆ خۆی تازەگەکی خۆشی هەبوو بۆمان. بەسەر چاوەکانم کوردستانە پێم خۆشە بەخێر بێ ئێرە هەیە زۆرم پێ خۆشە ینی بە خۆشحاڵەوە هاتوومە ینی ئومیدێکە ئێرە بۆمە زۆر ئومیدا شەڵا هەمیشە پیشڕەفتی هەبێ هەمیشە دەخۆشی دابیبینین ینی واقعەن بۆ خەڵکی ئێرانە ئێرە ئومیدا ئەمن وا دەزانم ئیدی نازانم بەس ئەگەر ببینن چاوەکانی پڕ ئاو بوو لەبەر چی؟ ئەمە تەعەسوبێکی خاصمان هەیە بە کوردستانە بۆ ئێرە شاد بە خاتری مەحدودیەت هاچی بێ ئەرێ وڵای بۆمە ئێمە تەعەسوبێکی خاصمان بۆ ئێرە هەیە ینی جێگای ئومیدە بۆمە قوربانت هەوایەکە بگۆڕین پرسیارێکتان لێ بکەم ئەڵێ ئەو ئاژەڵە کامەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئاژەڵێکمان هەیە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت خۆتەوە دەمرێت واقعان ئاژەڵە ئاژەڵە خاتەوە دەمرێت خاتەوە بمرێت هەموو نا ئاژەڵ قەیوان کامە ئاژەڵە ئەگەر ئاو بخواتەوە دەمرێت ئەگەر نەزانێ بێ شتێکی خۆشم پێشکەشکەی ئەمە گۆرانێکم بۆ بڵێ ئەیا ئەو بەسەراتێکی بوتینێ شتێکی خۆشی بۆوتێ نەبێت تۆ شتێکی خۆشم بۆ بڵێ جارەکەتان بۆ بگۆڕم پەپولە بە چه ئەندامێکی تام دەکات تامی ئەو شتێک کە دەیخوا بە کامە ئەندامی جەستەی تام دەکات کوردەکەی نازانم نا یەک دانیشتی لێ دێتە دەرێ بەوی نازانم چی پێ دەڵێن لێرە خەدەبێت تەرجمەیکەمەوە شادم بزانم پەپولەوە کۆ شتەی یەک دانە شاخێکی لە زاری دێتە دەرێ بەوی تام دەکات زمانی بە زمان نییە زمانی نییە زواقی نییە
زاقی نا نازعم نازانن آخر من نامۆ ئێستا بەدەست بەتاڵی بتانێرمەوە لەبەر ئێوەی قسەتان زۆر خۆش بوو زۆر گفت و لفتان خۆشە مادەم تۆ شتێکم پێشکەشکەوە هەم من نانێر شتێکی چت پێشکەم کێمەلا من دوو پەرەندەم هەیە ئەروسولەندیم هەیە تووتی بەجێم هێشتون لە ماڵە لاغەمی وان من ئێتەوە چاڵنجێک با بکەین ئەگەر زانیت شەحنی مۆبایلەکە چەندە خەڵاتەکەت پێشکەش ئەەکەم مۆبایلی یعنی شارژەکە چەند موبایلەکە هەن چەند دەرسەدە چەند دەرسەدە 68%. بە نزیکراوی یان دقیق نزیک نزیکی چایلەکە. پاشە ڕازی مۆری ئەگرم بەس بە ببینم 65 68. 68 میزی 68 زانە چەندە هەفتە هەفتە سێ دانەی کێشە نییە من بەدەست بەتاڵی بەڕەتان ناکەم لێرە زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر بەخێربێن هەر لەوێەوە هەتاوەکو ئێرە بەخێربێن سەر چاوەکانم هەمیشە و خۆشیانە ببینین هەمیشە ئەین بۆمە زۆر ئومیدێکی گەورەیە پیرۆستان بێ ئێوە بوونە خاوەن بڕی 25,000 لە هۆم ئیستانبول دەتوانن بچن بازاری بکەن لە ناو فامیلی مۆڵ ئەوەشیان هەری ئیندۆر گەیمە هەر لە ناو فامیلی مۆڵ دەتوانن بچن سەیاری بکەن بە خۆڕایی مەمنون دەستەکانتان خۆش بێ بەخێر هاتن زۆر زۆر سپاس